بەرنامەی میدیا ترافیک. میدیا ترافیک وێزگەیەک بۆ وەستان لەسەر پرسە جیاوازەکانی کۆمەڵگا. میدیا ترافیک بەرنامەیەکی ڕۆژانەیە و لە دەنگی یەکگرتووەوە پێشکەشەکرێ. بەرنامەی میدیا ترافیک. بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوتان لەوێ ویسترانی بەڕێز ئەم کاتتان باش. بەڕێزان لە ڕۆژانە بەرنامەی میدیا ترافیکەوە با خۆشحاڵیەوە هەزارێکتر دێنەوە خزمەتە. ئەمڕۆ 16 ڕۆژی ژینگەی کوردستانە. لە سەر تاسەری دنیا ژینگە کە وا ڕاستەوخۆ وابەستەیە بە ژیانی تەواوی تاکەکانی مرۆڤ و تەنانەت گیانداران و ڕۆکەکانیشەوە گرنگی و تایبەتمەندی خاصی خۆی هەیە و گرنگی زۆری پێدەدرێ. ئەگەرچی ئێمە هێشتا نەگەیشتونەتە ئەو وڵاتانەی کە وڵاتانی پیشەسازی بوون و بتوانین ژینگە بە شێوازێکی مەبەرمە گوێران بکەین تا دوایی بتوانین هەوڵ بۆ ڕێککاری بدەینەوە، بەڵام لانیکەم لەبەر نەبوونی هوشیاریمان یان لەبەر نەبوونی سیستم و یاسایەکی پێیوەست بەشێک ئەبین لەو کەسانەی کە بە شێوێک لە شێوەکان ئەبینە هۆی تێکدانی ژینگە. ڕۆژی ژینگەی کوردستان مێژوەکەی بۆ کوێ گەڕێتەوە؟ مەبەستمان چییە لە ژینگە ئەگەر چوارچێوێکی بۆ دیاریکەین؟ ئەو هۆکارانەی کە وا دەکەن ژینگە تێک بدرێ و لابارە ئاسایەکەی خۆیدا نەمێنێ و هەندێک جاریش بەرەو وێرانکردن بچێت چین. ئاسایشی ژینگەی لە دنیادا یەکێکە لە ڕەهەندەکانی ئاسایش و زۆر گرنگی پێدرێ لە سەر ئاستی نێودەوڵەتی تا چەند لای ئێمە گرنگی پێدراوە. ڕێکارەکانی پاراستنی ژینگە و لایەنە پەیوەنددارەکانی پاراستنی ژینگە کامانە بن. چالاکیە ژینگەیەکان تاوە چ ڕادەیەک لە ئاستی پێویستان بۆ پاراستنی ژینگەی کوردستان. بۆ قسە باسکردن لە سەر ڕۆژی ژینگەی کوردستان میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئوسامە ئەشرەفمان کردووە کە جەنابیان مامۆستای زانکۆ و بەرپرسی نوێنەرایەتی ڕێکخراوی سروشتی کوردستانن لە پارێزگای هەڵەبجە. مامۆستا ئوسامە زۆر بەخێر بێ. سپاس بەیە. مامۆستا ئەگەر باس لە مێژوو ڕۆژەکە بکەین 16 لە کوردستان دانراوە بە ڕۆژی ژینگە، بۆچی ئەم ڕۆژە تایبەت کراوە بە ڕۆژی ژینگەی کوردستان؟ سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاوی خوای گەورە لە سەرجەم بیسەرانی بەڕێزی دەنگی یەکگرتوو ڕادیۆ هەڵەبجە بێ و دەستخۆشی لە بەڕێستانەکە بۆ گرنگیدان بە ڕۆژی ژینگەی کوردستان. دیارە دانانی 16 ئەمڕۆ وەک ڕۆژی ژینگەی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستان لە ساڵی 2008 بووە لە بڕیارەکە لە 7 دراوە لە یەکەم بڕیاری ساڵی 2008 ڕۆژی 16/1970 کراوە بە ڕۆژی ژینگەی کوردستان. هۆکاری ئەمەش گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە 16/1970 لەلایەن ڕژێمی پێشووی حکوومەتی عێراقەوە ڕژێمی ئیسلام حوسێن ناوچەی سێوسێنان و باریسان بۆمباران کرا. ئەمە ژوالات نزیکەی زیاتر لە 240 کەس بێتە قوربانی شەهید بێ و ژمارێکی زۆر بریندار هەبێ و کانی و ئاوێکی زۆر وێران ببێ لەگەڵ چەند نشینگەیەکی مرۆیی سەرڕای ئەوەی سووتانی ڕوبەرێکی زۆر لە پوش و پاوان و دارستان. ئەم هۆکارەش وای گرکەوە ئەم ڕۆژە دابنرێ وەکو قەرەبووکردنەوەیەک بۆ ژینگەی کوردستان وەرە هەمومان لەم ڕۆژە هەست بە زیانەکانی ژینگە بکەین بۆ زیانەی کە لە ژینگەکەمان کەوتووە و هەوڵ بدەین قۆناغ بە قۆناغ ژینگەکە نوێ بکەینەوە و بنیاتی بنینەوە. مامۆستاچینە سەر بابەتی حکوومەتی باش و پەیوەنددار بە ژینگەی هەرێمی کوردستان و کوردستانی باشوورەوە، بەڵام ئەگەر چوارچێوەیەک دیاریکەین بۆ بابەتی ژینگەی مەبەستمان لە ژینگە ئەبێت چی بێ؟ بەڵێ خۆی ژینگە کۆمەڵێک پێناسی هەیە، بەڵام ئەکرێ هەرێکی لە ڕوانگەی خۆی پێناسی بکە. ئەتوانین بڵین ژینگەی بچووکمان هەیە، ژینگەی گەورەمان هەیە. ژینگەی بچووکە و ژینگەیەکەوە ئێمە وەکو تاکتیایە ژین، یعنی تەنانەت بۆ نمونە کەسێکە لە ماڵەوەیە زۆر جارە بینی کە بێتاقەتە بێ یان هەڵسێ دەرگاکاتەوە پەنجەرە ئەکاتەوە یان یەدە حەوشەکەەوە یەت دەرە ئەڵەی ئەڵای جوێیەکە گۆڕم بۆچی هەکواتەمە وای لێ ئەمە ئەو ژینگەی کە من ئێستا تایەم لەبار نییە، یعنی دەروونە مەحسودێت تایە مرتاحنیم تایە ئەچێت یعنی ژینگەیەکی تر ئەڕاخسێنێ بۆ ئەوەی دەرونی ئارام بێ، یعنی حاڵەتی ئیسترخا ئیسراحەتێک بە مێشکی بدا. کەواتە ژینگە ئەو شوێنەیە کە ئێمە ژیانی تدا بەسەرە بین. ئەمە ژینگە وەکو لەسەر ئاستی تاک ئەو شوێنێ ئایا گوندە شارە گەڕەکە یعنی توان شوێنێکی داوامکردنە ژوورێکە ئەمە ژینگەیە، یانە توانین بڵین
ئەم ژینگە ئەگەر دروست بێ لە ژیانگەوە هاتوواتە ئەم شوێنە شوێنی ژیانە شوێنی بەسەربردنی ژیانێکی ئاساییەکەوا مرۆڤتەیە خۆشگوزەران و ئاسوودە بێت دوای ئەوە گەر ژینگە گەورەکە بڵین مەبەست کە لە ژینگی تەواوی زەوی بگرێتەوە لەبەر ئەوەی بارودۆخە سروشتیەکە بە زۆرێکەکەوا ژینگە لە شوێنێک پیسە بێ یان دەرهاویشتە ژینگەیەکان پاشماوەکانی مرۆڤ زۆرن کاریگەری ئەبێ لەسەر ناوچەکانی دیکەش بۆ نمونە لە وڵاتە ئەوروپیەکان ناخود وڵاتە پیشسازیەکانەوە دەبینی بەرەبوون پیشسازیان زۆرە پاشماوەی زۆری پیشسازیان هەیە بە تایبەت ئەو دووکەڵ و پاشماوە گازەکانە بینی کاریگەری لەسەر تەواوی گۆی زەوی ئەبێ ئەمەش پێوترێ ژینگەی گەورەی مرۆڤ بەڵام بە کورتی ژینگەی مرۆڤ و شوێنەیەکەوە ژیانی تێدا بەسەرەبە کەواتە ژینگە بێ کۆمەڵێک پێکهێنەری هەبێ پێکهێنەرەکانی ژینگە چی و چیە بن بەڵا پێکهێنەرەکانی ژینگە بۆ نمونە بینی مرۆڤە خۆی ئەنجا مرۆڤ پێکهێنەرێکی ژینگەیە بەڵام ئایا ئەم مرۆڤە ئەم پێکهێنەرە لایەنێکی ئیجابی ئەبینێ یاخود سلبی بۆ من ڕەگەزە پێکهێنەرەکانی ژینگەمانەیە بۆ نمونە مرۆڤە ئەگەر ئەشێتە بابی ژینگەی مرۆییەوە بەڵام کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەخۆی هەیە لەسەر ژینگەی سروشتی لە هەندێک حاڵەتە مرۆڤ بەهۆی زۆربوونی ژمارەی دانیشتوانەکەیەوە هەروەها بەهۆی زۆربوونی کار و چارەکیەکانەوە زۆربوونی پێداویستەکانی مرۆڤ و پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیا وای کردووەکەوە مرۆڤ بەردەوام لە داهێنان نابێەوە پەستان و زەختێکی زۆر بخاتە سەر ژینگەکەەوە ئەمە ژوای لێ کردووەکەوە ڕۆڵێکی سلبی ببینێواتە وەک ڕەگەزێکی پێگەێنەری ینی لایەنێکی تا ڕادەیەک چۆنڵی خراپە کاریگەری لەسەر ژینگە هەبێت دوای ئەو بۆ نمونە ئاومان هەیە ئاوێکێک لە ڕەگەزە سەرەکیە گرنگەکانی پێگەێنەری ژینگە بە حکومەوەی بەکارێدەک و سەرچاوی خواردنەوە و بۆ کار و چالاکی مرۆیی وەکو کشتتوگاڵ و پیشسازی و بازرگانی و هەروەها گواستنەوە لەگەڵ جوانکردنی دیمەنەکان سەرڕایەوەیکەوە هۆکارە بۆ گۆڕانکاری ئاوایەکان و دابارینی باران و پرۆسی بەهەڵم بوون کەوا لە سڵ هەفتە و یەکی سەرڕووی زەوی لە ڕوبەری ئاوی پێگاتووە و دوای ئەوە بۆ نمونە خاکە کە ئەمە ڕەگەسی گرنگی پێگەنەری ژینگەیە و بنچینەی ژیانی مرۆڤ دەستکەوتنی خۆراکی مرۆڤ لە ڕەگەزی خاکەەوە هەیە بەداخەوە ئەوی ژەگە دواتر لە بەرنامەکە باسی بگەین لە چەند شوێنێکە ڕوبەڕووی ڕاماڵین یاخود پیس بوون یاخود بەهۆی بردومان و جەنگەکانەوە تووشی گرفت بوون بە تایبەت دوێنێکە یان دوو ڕۆژ لە پێشتر لەلایەن ئەمریکاوەکە گەورەترین بۆمب کە کێشەکەی دەپەنە لە ئەفغانستان تاقی ئەکرێتەوە ئەمە گەورەترین زیان بە خاکی ئەو ناوچەیەکەێنێ هەروەها هەوا و کە ئێستا گەورەترین گرفت ڕوبەڕووی پیسبوونی هەوا بۆتەوە لەبەر ئەوەی لە توێژینەوەیەکە کراوە لە ئەمریکاڵێ ئەو دەرهاویشتانەی کە لە سیارەکانەوە دەرەوە بۆ ژینگە کاریگەرەکەی زۆر زۆر زیاترە لەو گاز و دەرهاویشتانەی کە لە فڕۆکەکانەوە دەرەدێتە ناو هەوا بۆچی لەبەرەوەی ژماری سیارەکان زۆرترن و بەردەوام کار و چارێکی پێ ئەنجامەدرێ ئەمە ژوای لێت سوتەمەنی سودێنێ هەروەها سیارەکان لە هەموو شوێنێکی ئۆتۆمبیلەکان لە هەموو شوێنێکیشتا هەنیانی ئەو شوێنانێکەوە مشکانی بێ ئەمە تاکەنە دەریاکان بە هەموو شوێنەکانە بڵاو ئەبنەوە دوای ئەو بەرنە بەرگی ڕۆکی ئەمشانش بەداخەوە کەوانە سیەکانی زەویان پێوترێ ڕوبەڕووی گەورەتری گرتوونەوە بەڵام ئەمانە ڕەگەزە پێگەێنەرەکانی ژینگەن واتە لەمان ناکۆتایەکە پێوترێ سیستمی ژینگە ئێمەش ئەگەر دقت لە وشەی سیستم بدەین سیستم واتە کۆمەڵ ڕەگەزێک پێگەوە کار بکەن لە کۆتایە بەرهەمێکیان هەبێ بەکوتای بەرهەمێکیانە بێ ئەگەر بێت یەک ڕەگەز لەمانە گرفتی بۆ دروست ببێ ئەو کاتە گرفت لە دەرەنجامەکە لە بەرهەمەکەشە دروست بێ بۆیە هەر ڕەگەزێک لە ئاو یاخود لە هەوا یاخود لە خاک لە بەرگی ڕۆکی دروست ببێ ئەمە ژوای لێتکەوە گرفت بۆ لە کۆتایە ژینگێکی ناتەن دروستمان هەبێ مامۆستاسەمەکەواتە لە سەرەتای دروستبوونی گۆی زەویەوە ژینگەمان هەبووە و ئەو ژینگەیە لە دوای دروستبوونی مرۆڤەوەکری پێش دروستبوونی مرۆڤیشەوە بۆی ڕووداوە سروشتی و کارەساتە سروشتیەکانەوە گۆڕانکاری بەسەر ژینگەیە هاتووە کەواتە حتمما بە تایبەتی لە دوای دروستبوونی مرۆڤ و بە تایبەتی لە دوای پیابوونی مرۆڤی مۆدرن و هاتنەکایی دنیای نوێەوە بە تایبەتی دنیای پیشەسازی ژینگە ڕوبەڕووی وێرانکاری تێکدان لە ناوچوون خراپبوون هەر هۆکارێکی تری سلبی ئاماژەی پێ بکەن ئەکرێت ژینگە ڕوبەڕووی ئەوانە بێتەوە چین هۆکارانی کەواکەن ژینگە ڕوبەڕووی تێکدان و تێکچوون و وێرانبوون بێتەوە بەڵە خۆی ئاماژە بۆ کرد سەرەتای دروستبوونی زەوی
ومن ئەو کاتانێکەوە ئەستەن یعنی قۆناغی بکەوە مرۆڤ لەسەر زەوی نەبووە ئەگەر بێتەوە باس دا قۆناغی نەکەین دوای بەڵام دوای ئەوە کە مرۆڤ هاتە سەر زەوی لەم قۆناغەیە ژینگەیەکی بەتەواوی خاوێن بووە بۆچی لەبەرەوەی سەرچاوی پیسبوونی ژینکە لەم قۆناغەیە تەنها هۆکارە سروشتیەکان بوون بۆ نمونە ئەگەر سووتانێکە بەهۆی هەورە بروسکەوە یاخود بەرزبوونی پلەکاری گەرماوە لە شوێنێک یان بەهۆی گڕکانەکانەوە هەم کە هەم ئەبێتە هۆی سووتان وەروها خۆشی ژمارەی زۆر لەوە گاز و گەرد و تۆز ئەنێرێتە بەرگی گازیەوە ژماری دانیشتوان بە جۆرێک نەبووکەوە بێتە هۆی ڕاماڵینی خاک و پیسبوونی ئاو و پیسبوونی هەوا و پاشماوەی گازیان هەبێ ینی پستانێکیان بۆ سەر سیستمی ژینگە بە تەواوی دروست نەکردو سیستمی ژینگەی زەوی بۆیە لەم تام قۆناغا زەوی یان بڵێن سروشت توانیوێتی خۆی پاک بکاتەوە لە ڕێگەی ئەو بەرگە ڕوبەرێکی زۆری زەوی بەرگی ڕۆکی بووە ڕۆها ئەو دەریا و زەریا و ڕوبەرە ئاویەکان ڕووبارە دەریاچەکان کە هەبوون توانیوێنە هەوای زەوی پاک بکەنەوە ئەمە لە ڕووی هەواوە هەروەها مرۆڤ ئەوە زۆر پاشماوەی نەبووە کە بێتە هۆی پیسبوونی خاک و ڕوبەرە ئاویەکان کەواتە لەم قۆناغەیە لە هۆکارێکی دیکەشەوە بووکەوە جەنگ زۆر نەبووە یعنی جەنگ ئەگەر هەر بوو بێ جەنگێکی بچوو لە نێوان چەند هۆز و بەرەیەکا بوو ئەم شوای نەکردوکەوە پستانە سەر ژینگە دروست بکات تا ئەم قۆناغە سروشت خۆی لە پاشماوە لە پیسەکان ڕزگار کردو بەڵام دوای ئەوەی کەوە ژمارەی دانیشتوان زۆرە بێ لە ملیار و 2 ملیار و 2 ترێسا ڕابۆ 7 ملیار و دوای ئەوە شۆڕشی پیسازی سەر هەڵەدا کەوە ململانەیەکی زۆری بەهۆی ململانەی زۆری سیاسیەوە بێتەوەی ئەوەی کەوە جەنگ ڕووبداوە هەوڵ بدرێ باشترین بەرەبوومی پیشسازی بهێنرێتە کایە لە وڵاتەکانە ئەمە ژوارێکەوە هەم بەکارهێنانی بڕێکی زۆر لە سەرچاوە سروشتیەکانی سەرزەوی و ژێرزەوی لە پێناوی ململانەی سیاسی و سەربازیان هەر ململانەیەکی پیشەسازیش بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا سەرچاوێکی زۆری سەرزەوی و ژێرزەوی بەکارهێنن هەروەها ئەم سەرچاوان وای لێتکەوە پاشماوەیەکی زۆریان هەبێ و ژمارەی دانیشتوان زۆر بووە ژمارەی ئۆتۆمبیل زۆر بووە ڕوبەری شارەکان فراوان بوون لاندسکێپی سروشتی ئەوەتە دیار دە سروشتەکان ئەو شوێنانەی کە لە ڕووی سروشتیەوەن ئەکسەرەتی گۆڕاون بۆ نمونە چەند سایتێک دویان سێوێنە بوو گیرا و بڵاو کراویەکەوە ئەم شوێنانەشتان دەستی مرۆڤی پێ نەگەشتووە سێرەکی سروشتێکی زۆر جوان و دڵگیریان هەبوو بە مانای یعنی بە تەواوی مانا شوێنێکی سروشتی بوون یعنی دەستی مرۆڤی پێ نەگیرا لە ڕێی مانگە دەستکردەکانەوە وێنەکە گیرا بوو کەواتە دوای شۆڕشی پیسازی وەروەها زۆربوونی ژمارەی دانیشتوان زیادبوونی خواست و داواکاری لەسەر بەرەبوومە پیشسازیەکان هۆکار بۆ ئەوەی کەوە ئیتر مرۆڤ بۆ هەوڵ بدە زۆرترین پستان لەسەر زەوی دروست بکە پستان لەسەر ئەو بارودۆخێکە ئەمە ژوای لێ کەوا ژینگە بەرە و گەرمبوون و بەرە و تێکچوون بەرە و ناهاوسەنگی بڕات سەمەگەر لە ڕۆژ ژێوی کوردستانە باس لە ئەو هۆکارانە بکەین کە لە هەرێمە ئابنە هۆی تێکدانی ژینگە لە کوردستانە حتمما ژینگەکەمان ڕوبەڕووی مەترسی کردوێتەوە گومانێتیان نیە بەڵام ئەکرێ ئاماژە بۆ هۆکارانە بکەین کە ئەبنە هۆی ئەوەی کە مەترسی لەسەر ژینگەکەمان دروست بکەین ڕەنگە مەترسیەکان لە بڕێک شوێن گەورە نەبن ڕەنگە لە بڕێ شوێنی تر گەورە بن ئەو هۆکارانی کەوا ئەکەن ژینگەی کوردستان ئێمە بۆ خۆمان وەکو هاوڵاتیان وەکو دەوڵات وەکو لایەنە پەیوەندیدارەکان ئەو هۆکارانی کەوا کە ژینگەی کوردستان تقریبا بڵین بەرە و دەستکاریکردنێکی خراپیان تێکدەرانە وێرانکردن بەرەوە ئاڕاستانە بڕوات بەڵێ خۆی کوردستان وەک معلومە بەهۆی کەوە ژماری دانیشتوانەکەی زۆر نییە و ڕوبەری شارەکانی بەو شێوە هاوشێوەی ڕوبەری شارە گەورەکان نییە و لەگەڵەوەژ ئێمە لە هەرێمی کوردستانە چالاکی پیشسازیمان زۆر نییە ئەوەی کە هەیە چەند پیشسازێکی بچووکە یان چەند پیشسازیەکوان هەیە کە بە پەنجەکانی دەسەژمێرنەکو پیشسازی ئەوەی ئاسن و شیژەها لەگەڵ چیمەنتۆ لەگەڵ چەند پیشسازی ئەو غازی چمچەماڵ چەند پیشسازێکی بچووکن یعنی بۆ شەوە زۆر زەخم و گەورەین کەەوە بەمانەکەی ناوچەی پیشسازیمان نییە یعنی لە هەندێک وڵاتە بۆمە لە ئەمریکاویان لەڵای ڕۆژئاوایە نەک منطقەی سناعی بەڵکو ئەقلیمی سناعی هەیە واتە هەرێمی پیشسازی هەیە واتە یعنی هەرێمی پیشسازی هەیە ناوچەی پیشسازی هەیە هەروەها شاری پیشسازیش هەیە بەڵام ئەوەی کە ئێمە هەمانە منطقە سناعیەکە بۆ نمونە لە شارەکانە ڕوبەرێکی بچووکیان هەیە و زیاتر بە کاری دەستیەوە سەرقاڵن ئەمە ژوای لێکەوە ژینگەی کوردستان بەهۆی پیشسازی کوردستانەوە
یعنی پیس نەبێ واتە پیشتازەکانی کوردستان بەشێک نین لەوەیەکەوە ژینگە بە شێوەیەکی زۆر پیس بکانشەنە کاریگەری هەیە بەڵام کاریگەرەکە ئەو توێنی ئەو کاریگەری کە هەیە لەسەر ژینگەی کوردستان لە ڕووی پیشتازیەوە زیاتری وڵاتانی دەوروبەر و ژینگە گەورەکەی زەویە گەنا هەرێمی کوردستان لە ڕووی چالاکی پیشتازیەوەوانە پێشکەوتونی ئەوانە چالاکیەکانی چڕ نییە کە بێت ئەوەی پیسبوونی ژینگەکەی ببورن بەڵام ئەمەش خۆی جێگەی پرسیارە بۆ نمونە ئەگەر ئێمە ئێستا پیشتازیکی ئۆتۆمان نییە ژینگەکەمان پیس بێگە بێت و لە قۆناغێکا پشتا قۆناغی پێشکەوتنی پیشتازیەوە کۆمەڵێکی زۆر کارگە و پیشتازیدا بنرێت ئەمە وای لێ ئەوکاتە ژینگەکەمان تەواو پیستر بێ لە هەرێمی کوردستانە ئەوەی کە زۆر زۆر ڕوبەروی بۆ نمونە پیسبوو نەبێتەوە خاک و ئاو زۆر ڕوبەروی پیسبوو نەبنەوە لەگەڵ ڕووەکە خاکە بۆ نمونە سەرەکەی ژمارەیەکی زۆر گەشتیارمان هەیە ئەمە لێکەوە گرنگی بە خاک نادەن ئێمە هۆشیارێکی ژینگەی ئۆتۆمان نییە بەداخەوە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەڵ گرنگی ئۆتۆ بە ژینگە نادەین خاک بڕەکەین لە پاشماوەکان بۆ مناڵەیە گەر یەک پاتری قەڵام یەک پاتری قەڵەمێک پیل بۆ نمونە 5 مەتر لە هەندی سەرچاوەڵە زیاتر بەپێی خاکەکەژێ گۆڕێ ئەمە بە دەوروبەری خۆیان پیسەکە و لە ناوی ئەبا لەوانەیە ڕۆژانە بە سەدان پاتری هەزاران پاتری زیاتریش لەم وڵاتەیە پاتری قەڵەمیش ناپاتری گەورەتر تەنانەت پاتری ئۆتۆمبیلیش فڕێ ئەدرێت یان بۆ نمونە ئەگەر هەر نمونەیەکی زۆر نزیک سەیری شای هەڵەبجە بکەی ئەو پاشماوەی کە لە شارە ئەکرێتەوە لە سەردەشتی شارە زۆر لێ فڕێ ئەدرێ ئەمە ئەسووتێنرێ ئاو هەوای پیسەکە هەروها لە کاتی دابارینی بارانە بەسەر ئەم ناوچەیە وای لێ ئەم ناوچەیە لەسەر شوێنێک دانراوە شێوەیەک و دۆڵ وایە لەگەڵ ئاوی بارانەکە پاشماوەی هەرچی پاشماوە و گاز و مادەی زیانباخش هەیە لەم پاشماوەی هەڵەبجەیە دا ئەشۆرێ و ئەیبا ئەچێتە ناو ڕووباری سیروانەوە و لە سەرچاوی فرەدانی خاشاکەوە تا ڕووبارەکەش هەرچی شوێن کە بەناوێ ئەڕابەربوومی کشت و کاڵی بێ ئاژەڵ و باڵندە بێ یاخۆدەگە مرۆڤ بێ تووشی زیانە بێ ئەمە ژوای لەیەکەوە خاکی هەرێمی کوردستان یعنی بەهۆی نەبوونی هۆشیاریەوە لە گرفتە لە بەردەم کارەساتە چونکە تۆ ئەگەر پلان نەبوو توانین لە ماوەیەکی کاتە ئەگەر پلان نەبوو لە ماوەیەکی زۆر کەمە یعنی بەپێی پلان ئیشەکە نەڕات ناوچەیەکی زۆر زۆر فراوان پیسەوێ بەڵام خۆشبەختانە تا ئێستا ژینگەیەکی پاکە یعنی خاکەکەی لەبارە بەڵام بەم بێ پلانێ بڕات تووشی گرفت دەبێت هەروەها ئێستا لە ڕۆژانی یادی ئەنفال ئاژین لە ڕاستیە وەک جەنابش ئاماژە پێکرد مێژوو ڕۆژەکە گەڕێتەوە بۆ ئەو وێرانکاریانێک کە حکوومەتی باسی لە ناوچوو لە هەرێمی کوردستانە ئەو کارە ساتانە ئەو مەرگە ساتانەی دروست کردبووە مەرگە ساتەکە تەنیا بۆ مرۆڤەکان نەبوو بۆ ژینگەکەش کاریگەری گەورەی هەبوو بۆ نمونە ناوبردنی هەزاران کانی و هەزاران کارێز و وێرانکردنی هەزاران لادێ و گوند و گۆڕینی سیستمی لادێ و شار ئەو کارانی حکوومەتی باس و ئەو دژمنکاریانی حکوومەتی باس تا چەند توانیوێتی کاریگەری لەسەر ژینگەی کوردستان بکات. بەڵێ مامۆستا خۆش بێ پرسیارێکی جوانە بۆ نمونە لە ڕێگەی کیمە بارانکردنەوە کیمە بارانکردنەوە بەتایبەت لە ئەماوەی کیمە بارانکردنەکە ئەتوانین بڵێن تا چەند ساڵێکی دواتری خۆشی کاریگەری هەبووە لەسەر پیسکردنی ژینگەی ئەو ناوچەیە بەتایبەت بۆ نمونە ژینگەی خاک لە بەرەش جێگیرە بەڵام سەرچاو ئاویەکان گۆڕانکاری بەسەرایە دەروها بەرگی ڕۆکێکەشی بۆ هەندێک بما یەک دو ساڵێک دواخستویان گەشەی دواخستویان گەشەی وەستاندویان لە ناوی بردووەروەها تەقاندنەوەی ژمارێکی زۆر بۆمب وەکو بۆمبارە نەروەها چاندنی ژمارێکی زۆر مین و تەقەمەنی لە خاکی هەرێمی کوردستانە کە ئەمە لە ڕووی زیانی مرۆییەوە زیانی زۆر گەورە بە دانیشتوانی هەرێمی کوردستانە گەێنێرەوەها ئاژەڵ و باڵندە هەم ماڵی و هەم کێوی ئەمانەش لە کای تەقینەوەی بۆمبەکانە زیانی پێکا سڕای ئەوەی کەوا ناتوانین سود لەو ناوچانە وەربگرین لە ڕێگەی ئەکسەرەتی ئەو ناوچانەی کە بۆمبەکانی تیا ناوچێکی شەخاوین کە ناو شەخاوەکانیش لە تەواوی دنیای ناوچێکی گرنگی گەشت و گوزارین سڕای ئەوەی لە کاتی تەقینەوەکەیانە خاکی ناوچەکەی خۆیان پیس و ژەهراوەکەن دروستکەن پوشکەوان سووتیان بەڵێ ئەوە ئاگە دروستەکەن کەەوە ئەو ناوچەیانەی ئەکسەرەتی ئاگرانەیە کرێتەوە ئەتوانین بڵێن دەستی مرۆڤیدایە بەڵام بەشێکی زۆریشی تەقینەوەکانە یاخود بۆ نمونە هۆکاری سرشتیشی تایە ئەمە ئەوە عنی بەڵام هەوای کوردستان تا ئێستا هەوایکی پاکی هەیە کوتمان بەهۆی ئەوەی کەەوە چالاکی پیشتازێکی زۆرمان نییە هەروها لە ڕێگەی گۆڕانکاری سوڕی هەواوە
ینی گۆڕانکایی ڕۆدا لە ناوچەکانی ڕوویزەوە لە ناوچەی پستان بەرز و پستان نزمەوە لە ڕێگەی لە بابەتی هەوایە بەهۆی هاتنە پێشەوەی بیابان و دیاردەی بە بیابانی بوون و هەروەها کار نەکردن بۆ ڕێگریکردن لە دروستبوونی خۆڵبارین هەواکەشمان لەسەر بەهۆی خۆڵبارینەوە مەترسی لەسەر نییە دروستە ئێستا یەکێک لە ئەو گرفتە گەورانێکەوە ڕۆبەڕووی ئەم ناوچەیە بێتە بەتابی ناوچە وشک و نیمچە وشکەکان نەک دروست بوون ئەوگامرین زیادبوونی دیاردەی خۆڵباری ئەگەر خۆڵبارین لە ساڵانی پێشوەوەکو حاڵەت سیرکراوی ئێسا ئەبێ وەکو دیاردە سیریکەی پێویستی بە کۆمەڵێک توێژینەوە هەیە یەکێک لە زانکان ئەڵێ بۆ نمونە ئاوش تووشی بێبان بوونە بێ بۆچی کە ئێمە نەمانتوانی سوود لەو ئاوە وەربگرین نەمانتوانی سوود لەو ئاوە وەربگرین بۆ لە ڕووی سامانی ماسیەوە لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی هەر هۆکارێکی ترەوە ئەمە وای لێ ئەمەش حسابی بیابانی بۆ کرێ بۆشی لەبەری سوودی لە نابین ئەمە لە ڕوانگە گشتەکەیەوە بەڵام ئەگەر تابێت بکەینەوە بۆ سەر خاک دیاردە بە بیابان بوون زۆر بەڕوونی ینی زۆر بەڕوونی بە ئاشکرایی بەدی ئەکرێ بۆچی بۆ نمونە بە بیابان بوونتان چۆن پێناسی بکەین نوێتری پێناساوەیە کەمبوونی بەرهەمی زەوی بریتە لە بە بیابان بوون کە بەرهەمی زەوی بۆ نمونە ئەگەر لە هێکتارێک زەوی ئەمساڵ بڕێنبڕێکی دیاریکراو لە بەروبوومی میتانەوەرای خۆدا بەروبوومێکی تری هەیە لە ساڵێک یان 2 ساڵی دواترا ئەم بڕی بەرهەمەکەی کەمی کرد ئەم وایەکەوە بوتری ئەم خاکە لە پرۆسی بە بیابان بوو نایە وردەوردا لە دوای ئەوە بەرهەم کەمەکە قۆناغ بە قۆناغ بەرهەم کەمەکە تاوای تا ئەگاتە قۆناغێکەوە بەرهەمێکی ئەوتۆی نابێخاتە قۆناغی بێبەرهەمی ئەمە جوای لەیەکەوە ئەڕوتێتەوە لە بەرگی ڕۆکی و لە بەرگی درەختی یاخود جۆی ڕۆکەکەی ئەگۆڕێ ئەم دیاردەیەش یان بڵین دروستبوونی دیاردەی بە بیابان بوونەکە زیاتر لە ناوچەکانی خۆی لە ناوڕاست و باشووری عێراقەیە بەڵام وردەوردا هەڵئەکشێ بەرە و باکوور بەرە و هەرێمی کوردستان ئەمەش پێویستی بە ڕوبەڕووبوونەوە هەیە لەلایەن حکوومەت و لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەروەها لە ڕێگای تاکەوە تا ئەگەر بێت ئەو خۆڵبارینەشی کە هەیە بتوانین لە ڕێگەی ڕووبەری دارستان و سەوزایەکانەوە کاریگەریەکەی کەمتر بکەین ئەوەتە کاریگەری زیان بەخشەکانی لەسەر مرۆڤ سەماوەژە بۆ کرد کە هەرێمی کوردستان هێشتا لە خۆناغێکی پێشکەوتنی پیشسازیان یەکە بتوانێت ژینگەکەی پیسکا پیشسازی بەڵام لە ئێستادا ئەو ڕێژە زۆری بەرهەمهێنانی نەوت و بە تایبەتیش پیشسازی نەوتیژێکی کیلۆ پیشسازیانێکە ئەکرێت پیسکەری زۆر بخاتە هەوە بخاتە خاکەوە تا چەند مەترسی دروستەکە پیشسازی نەوتی و پیشسازی گازی دەرهێنانی بە تایبەتی نەوت تا چەند نتوانێت مەترسی داربێەوە سەر ژینگەی کوردستان زۆرە بەڵێ دەستخۆش بێ پرسیارێکی گرنگە مەگەر باسی بکەین بە حکمیەوەی تاکە سەرچاوەی کەوترێت وەزارەتی سامانە سروشتیەکان لە سەراحەتاوەکو حکومەت خۆی بەڵێ حکومەت خۆی و لە هەمان کاتا سامانە سروشتیەکانیش نییە تەنها ئەتوانین بڵێین وەزارەتی نەوت و گاز چونکە سامانە سروشتیەکان سامانێکی زۆرمان هەیە هەرێمی کوردستان لە ڕووی سامانی سەرزەوی و ژێرزەویەوە سامانی سروشتی مرۆیەوە دەوڵەمەندە بەڵێ دەرهێنانی نەوت بە تایبەت دەگەر بێت و بۆ نمونە سەیری بیرەنەوتەکانی کەرکووک یاخود بۆ نمونە شێوا شۆکۆوانە بکەی ئەبینیکەوە بەردەوام ئەو گازەی کە لە کاتی دەرهێنان لە بیرەنەوتەکانە دێتە دەرەوە بە شوێکی گەڕ بەردەوام ئەسووتێ یعنی 24 کاتژمێری بە درێژایی ساڵ ئەسووتێ کە گازی میثانە و ئیثانە بەداخەوە ئەمانە لە وڵاتانی ترە ئەپەستێنرێ و سوودێکی زۆری لێ ئەبینرێ یعنی ئەم گازە سوودی لێ ئەمێنێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەم گازە بە بەردەوامی ئەسووتێ یعنی وەکو سمبولێک یعنی ئەتوانین بڵین جێگەی شانازیە کاتێک کە هەر پاڵاوگەیەکە گەربێت و ئەوە ئیش ناکە یعنی تر ئاماژە بۆی کەم پاڵاوگەی لە کار کەوتووە یاخود مامۆستا نمونەی زیندووە و ئەو نەوتی کە لە چەمچماڵ ئەو گازێکە لە چەمچماڵێتە دەرەوە و بین ئەوە ماوەی ساڵێکیان 2 ساڵی تێپەڕاندەوە بە بەردەوامی ئەسووتێ و ئەم ئاو غازت تێکەڵی خاک و ئاوی منتیقە چەمچماڵ لە بێ و زیانێکی زۆر بە ژینگەی ئەم ناوچەیە گەێنێ بەڵام یعنی نازانێت بڵین خۆشبەختانەیان چی بەڵام بەحکمەوەی کە لە هەرێمی کوردستان ناپاڵێورێ بەشێکی زۆرێک گەر بێت ئەم نەوتە کە هەمی دەرێنرێ هەمی لە هەرێمی کوردستانە بپاڵێورایە ئەوە بەدڵنێ ئەتوانین بڵین وەکو هەموو بەروبەکانی دیکە لە 150 بۆ 60 ئەکرا بە پاشماوە چونکە ناتوانین یعنی بەداخەوە پلان نییە سوودێکی زۆر لە بەروبووم نەوتەکان وەربگرین بۆ نمونە لە کێڵگە نەوتی شیواشۆک ئەوانەی کە تا ئێستا فەحس کراوە دۆزراوەتەوەڵێ 92 جۆر بەرهەمی تایە
ئێمە تەنها ئەوەی کە گرنگی پێدەین تەنها نەوتە سپیەکەیە یعنی تەنها مەستی سوتەمەنی بەکایە بەڵام کۆمەڵێکی زۆر مادە و کانزا و پێگای دریدایە کە سوودی ئەبێ بۆ ژیانی ڕۆژانەی مرۆڤ بنچینێکی پێشکەوتنی وڵاتە هۆکارێکی گەورەیە بۆ پیسبوونی ئەو ناوچانە بۆ نمونە ئەم ساڵ بۆ ڕۆژی ژینگەی کوردستانەوە لە زانکۆی کۆیە کۆنفرانسێکی سێ ڕۆژە هەیە کەڵگەنەوتی شیواشە خۆی سپۆنسەراتێکە کەەوە بۆ نمونە بیرەنەوتەکان و کاریگەری لەسەر پیسبوونی ژینگەی شاری کۆی ئەتوانین ئەم نمونە بچووکە بگشتین لەسەر ئەو ناوچانێکەوە کێڵگەی نەوتیان تێدای بەڵام کاریگەریان هەرە بێ لەسەر پیسبوونی ژینگەکە بە تایبەت ئەم کاتی گەڕگرتنی کێڵگەی نەوتی ناوچەی گەیارەیە خود ئەو بیرنەدانی کە لایەن هاوپەیمانان و یاخودلایەن داعشەوە وەکو چێک بەکارێن یاخود بردومانەکرێ ئەمە زیانێکی زۆری گەیاندووە بە ژینگەی ئەو ناوچانە و بڵاوبوونەوەی ژمارەی زۆر نەخۆشی کە توانین بڵین پێزبووی ژینگەکەی چەند ساڵێک بەرەو پێشتر بردووە لە باری ئاسایی ئەمەسەمە ئەوانی کە باست کرد زۆربیان هۆکارەکان مرۆین بەڵام خۆشبەختانە توانین بڵین هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەیەوە هۆکارە سروشتەکان زۆر کەمن کە ببنە هۆی تێکدانی ژینگەکەی بۆ نمونە لافاو کە کەمتر ڕوئەدا بۆ نمونەوەک جەناب ئاماژە پێکرد گڕکان بورکان و هەروەها سووتان بەهۆی هەورە بروسکە ئەو حاڵەتانەوە خۆشبەختانە لە ڕووی سروشتیەوە ژینگەکەمان کەمتر ڕوبەڕی مەترسیە بێتەوە بەڵێ خۆشبەختانە ئەمەژە بێدا گڕکانمان نییە ئەوەی کە هەبووە ناوچە سنووریەکان هەبووە لە زمانی پێشترا ڕوویداوە بۆ یەکێسا کۆمەڵێکی بەردیاگرین تایە هەروەها لافاوەکان ئەوەی هەیە کە هەند لافاوێکی بچووک و محەلین یان لە چەند دۆڵ و ڕووبارێکا دروستە بنەوەش بە شێوەیەکی کەمن هەروەها ڕەشەبا و گەردەلوول کە بێتە هۆی شکانەوە و دار و درەخت ڕەشەوا گەردەلوولمان نییە و زریانەکانمان نییە مەسەن وەکو زرانی تۆڕنادۆ هەرێکنۆمانەمان نییە سووتان بەهۆی سووتانی سروشتی زۆر زۆر کەمە ئەمە هەروەها بەتایبەتێک هەڵکشێ بەرەو ناوچەخاوەکان و ناوچەکانی باکووری هەرێمی کوردستان ڕۆژهەڵات و باکوورە بین ئەمانە دووری ژەکەویتەوە لە دیاردەی بیابان کە ئەمەش هەر دیاردەی سروشتی خۆشبەختانە هەرێمی کوردستان ژینگەیەکی سەوز و خاوێنی هەیە و ئەتوانرێ ئەم ژینگەیە نەک پارێزرێ بەڵکو و زیاتر سەوزتر و سەوزتر بگرێت و بەرەو پێشتریش ببرێت ینی بە خۆمان ژینگەکەمان خاوێن و سەوزە ئەگەر ناگەر بێت و خۆی لە لێوارێکی مەترسیدار وایە تەسەوڕ ناکەم بەم حاڵەتەوە بمانتوانێ ڕای بگرین بەڵام خۆشبەختانە لە هەوڵی بەردەوام داین سۆماڵێکی لێ دەرەچوو بەداخۆ بەسەمە ڕێکارەکانی پاراستن جەناب ئاماژە پێکرد ژینگەکەمان خۆشە ژینگەکەمان سەرسەوزە ژینگەکەمان هۆکاری زۆری خستوتە بەردەم مرۆڤ بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ڕوبەڕووی مەترسی بۆتەوە ئێمە ئەگەر بێت و کۆمەلگا مرۆیەکەمان گەورەتر ببێ ڕەنگە زۆرتر ڕوبەڕووی مەترسی بێتەوە ئەگەر بێت و کۆمەلگا پیشسازیەکەمان گەورەتر بێ حتمما زۆرتر ڕوبەڕووی مەترسیە بێتەوە بۆیە پێویستە هەر لە ئێستەوە لە زۆر زووشەوە هەڵبەتە ڕێکار بگیرێتە بەر بۆ پاراستن یان هەوڵدان بۆ تێک نەدانی ژینگە ئەو ڕێکارانە و ئەو لایەنە پەیوەنددارانە کامەران کە پێویستە بگیرێنە بەر بەڵێ خۆی ئەمە لە کۆمەلگا ئەمە کە هەر شتێک گەوترێ یعنی تا دەست بۆ حکوومەت ڕاکێشرێ بەڵام دەتوانین بڕین تەواوی بابەتەکان بە تایبەت بابەتی ژینگەی زۆر پێویستە بە تاکەوە مامۆستا بۆ نمونە ئێستا من و تۆ ئەمڕۆ ئەڕۆین بۆ ناوچەیەکی گەشت و گوزاری هەر لە پارێزگای هەڵەبجێیاڕم ناوچەی گەشت و گوزاری بۆ نمونە سەیرەکەی چەند شوێنێکە گەڕین ئەڵێن ئێرە ئەوە ڕۆژی پێش و سەیرە خەڵکی لێ بووە گەشتیاری لێ بووە ئەمە دوو ڕۆژ پێشتر لێ بۆ ئێرە خاوێنێت ئاگەڕێن بە دوای شوێنێکی خاوێنە دروستە من تۆ ئاگەڕێن بە دوای شوێنێکی خاوێنە شوێنێکی خاوێنمان دۆزیەوە و خەریکی گەشت و گوزاری خۆمانین دوای ئەوە بڵین ئێوارەکە گەڕێنەوە هەر کاتێکە گەڕێنەوە ئەو شوێنە خۆمان خاوێن ناکەینەوە سبەینێ کەسێکی ترێت تەماشاکە شوێنێکی خاوێن نەما ئەوش بدە شوێنی خاوێنە ئاگەڕێ ئەمە گرفت دروستەکە بۆ کەواتە ئەمە ئەومان کردکەوە ژینگە گەشت و گوزاریەکەمان پیس کرد بۆیە بۆ نمونە هەر کەسێکی ترکەیەت حەزەکە ئەو ژۆک و ئێمە یان هەر کەسێکی تر حەزەکە بڕا لە شوێنێکی خاوێنە دانیشێ لەبەر ئەو هاتووە بۆ خۆی کاتێکی خۆش بەسەر با بە خۆی لە ڕووی دەرونیەوە هوشیاری ئەکری یەکەم خاڵی پاراستنی ژینگە بەڵێ کەواتە ئەبێ هۆشیاری تاک بێ ئەوێ هۆشیاری تاک بێ ناوچە گەشت و گوزاریەکانە لە ناو شارەکانە لە ناولادەکانە لە شوێنی داوامکردنە لە هەر شوێن تەنانەت لە شوێنی لە ژوورێکی ئەگەر توانین بڵێ
دوو فەرمانبەر لە ژوورێکان ئەگەر بێت و گرنگی بۆ ژنگەی خۆیان نەدەن ئەو کتابانەی کە ئەکرێ ئەو پاژماوەی قەڵەم و کلێنس و یاخود کاغەز و شتانە هەمووی هەرلول بگرێ فرە بدرێ لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژ هەستەکەی حەز بە بێتاقەتی و نەئارامەکەی ئەمە مەژوارێکە کەوا ژینگەکەی پێوترێ ژینگەیەکی نەئارام کەواتە ئەوەی لە بابەتی ژینگەیە لەبەرەوەی ڕۆژانە هەمومان تەعامل لەگەڵ ژینگەیەکەین لە ژنگەی ژووری خۆمانە ماڵی خۆمانە شاری خۆمان لادەی خۆمان ئەچینە سەرکانی ڕووبار و شوێنە گشتیەکان من بە پلەیەکەم ئەی بەسمەوە بە هۆشیاری هۆشیاری ئەبێ کێ دروستی بکە بەڵێ جا ئەم هۆشیارە بکە دروستیکە ڕەبتە بە خاڵەکانی ترەوە یەکەم ئێستا سەرچاوەکانی ڕاگەاندن خوێندنەوە هۆشیاری ژینگەیی تۆڕە کۆمەڵاتەکان تۆڕەکانی ئینتەرنێت ئەمانە زۆر من کەوا ئەتوانین سوودی لێ ببینین سوودی لێ بین بۆ هۆشیاری خۆمان دوو يعني الأشياء تعرف بأصدادها يعني اشتكان بتشكان أنا أسرناوا يعني بون من تو أجر جرينجي بشنجي كي خاوين جندي جو بشنجي كي خاوين ندي يعني جرينجي بين ندي بلاد وأسايب كشين بلاد وأسايب يعني بلام أجر بيتو ما ترسيكاني جنجي بيسبخ يعني توا يعني أوقاتا جرينجي بشنجي كي خاوين ندي جنجي كات بخاوين راعي أما حالتي كم حالتي دوم برودة بداخوا يعني أتوانى بلام لزانكوكاني كردستان لهندي زانكوي أصلاً هذا بابتي جنجي أو خوم كسيري ما نجوب لأنا كانوا كده بابتي جنجي أنا بو يعني واني جنجا حق واني جنجا لكو واني كسركي دروس بكره ما مصحو شهر زادري وكو فارس يعني الله لا بمنالي أو في منالا كان أنا كان هرجزنا كل فراموش لام بيسافر خاموش يعني بون من وان جرينجي بكوشان نوي قلوب كذا يعني بيسا كوا لا باخشي ساوانه بابتي ژینگەی هەبێ دوای لە قۆناغی سەرەتاییە هەبێ و بە شێوەی نەزەری و بە شێوەی پراکتیکی بگرێ نەک داتاکان بڕێن بۆ نمونە هەر بکەرنەوە بە ساڵی 80کان و 90کان و 2000کان یعنی هەر هیچ نەبێ 2 ساڵ 3 ساڵ جارێ ئەو داتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی خاک و بەروبوومی کشتوکاڵی و بەرگی ڕۆکی و دەرامەتی ئاوە و بوونی ڕێژەی گازەکان لە هەوای هەرێمی کوردستانە بەبەر چاوڕوونیە خۆی بەداتا بخرێتە ڕوو بۆ ناوەکانی ئێستامان کە ئەبنەوەی داهاتوومان و گرنگی بدرێت دوای ئەوە لە قۆناغی ناوەندی و ئامادەیە هەبێت لە قۆناغی زانکۆیان نەک تەنها بووانە بخوێنرێ بەڵکو بچێتە باری توێژینەوەی لەسەر بکرێ گرنگی پێ بدرێ لەلا ئەم توێژینەوانە کۆمەڵێک چارەسەری جەوهەری و قوڵدا بڕێ بۆ ئەم ژینگەیە یعنی ئەمە لە قۆناغەکان نابێ ژینگە تەنها پاراستنی ژینگە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە ئێستا لە ژینگە لە سا 15 پیس بێ هەر لەم سا 15 ڕایگەرین ناتوانێت بێ بەردەوام ئیش بگەین ئەم 15 بەرەو کەمبوونەوە بین دواتە ژینگەیەکی خاوێن دوای ئەوە توانین بڵین مامساگەر کاتە بێ باسی حکومت بکە حکومەتیش لە چۆن ڕوانگەیەک بەتایبەت لە ڕوانگەی باس لە وشاری کرد یەکێک لەو شتانەی کە لە دوای وشاریەوە گرنگە بۆ پاراستنی ژینگە چاودێریە چاودێریش زۆربەی بە حکومەت ئەکرێ چاودێری ئەتوانێت تا چەند گرنگ بێ ڕقابەت تا چەند ئەتوانێت لە پاراستنی ژینگە و تێکنەدانیا ڕۆبیگەڕێ دروستە ئەگەر حکومەت توانین لە دوو ڕوانگە باسی بکەین یەکەم لە ڕوانگەی پرۆژەوە دووەم لە ڕوانگەی قانونەوە ئەو پرۆژە کۆمەڵێک زۆر پرۆژەی ژینگەی هەیە لەوانە ڕاکێشانی هێڵی ئاو جۆگا و ئاو بۆ چەند ناوچەیەک کەوا تووشی گرفتی کەمایی بوون ڕا دروستکردنی ژمارەیەکی زۆر بەندە و خۆشبەختانە کە ئێستا 27 بەنداوی گەورە لە هەرێمی کوردستانە بەرەی جێبەجێکردنەوەی بەڵام بەداخەوە ئەم خەیرانە ڕایگرتووە و چەند بەنداوێکی تریش دروستکراون ئەمە ڕاکێشانی ئاو بۆ منە سەوزکردنی ناوچەیەکی زۆر بەتایبەت ئەو ناوچانەی کە لە مەترسیدانیان لە ئەگەی ڕوبەڕووبوونی منەوەی بیابان و لە ناوچوونی بەرگی ڕۆکیەکەیان هەروەها بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی دیسانەوە لە ڕێگەی حکومەتیشەوە ئەکرێت خاڵێکی دیکە کەوەکو بەڕێزی ژامەژە پێکرد یابوونی چاودێری و دەنەن یاسای وەکۆڵێ ئەو یاسایانەکە دائەمرێ جێبەجێکردنی یاساکە لە دەرکردنی یاساکە گرنگترێ بۆن مەگەر یاسایەک تەنها لەسەر پەڕاوەکان هەبێ گرنگیەکی نایە بەڵام کە کای دەرکرا و کاتە گرنگەکەی دیاری ئەکرێ لەوانە بۆ من ئەو کەسانەی کەوا بەشێکنیان هۆکارێکم بۆ پیسکردنی ژینگە جاخۆت هەر ژینگەیەکە بێ ژینگەی سروشتی بێ خۆ ژینگەی مرۆییە بەتایبەت ئێمە لێرە ئامەستمان ژینگە سروشتیەکەی کەوا پیسکردنی ژینگە بێ خۆ ناوبردنی هەر ڕەگەزێکی ژینگەی بێ ڕوبەڕووی یاسا بگرێتەوە یعنی لێ پێشنەوەیکی توندی لەسەر بگرێوەکو ئێستا باسەکە چەند ناوچەیەگە لە منتیقەی سۆران و بارزانوانەکەوە لەبەرهان هۆکارێک بێ کەوا لە ناوچەیەکەوە بەرگی ڕۆکی و بەروبوومی ئاژەڵی گرنگی پێدرێ و ڕاو ناکرێت سیرەکەی هەرکەس باسەکەیان
کەناڵەکانی ڕاگەاندنمان زۆربیان چاویان لەوەیە یان بۆ بینینی دیمەنی سروشتی کوردستان بۆ نمونە لەو ڕۆژانە خەریکی چالاکیێکی ژینگەی بووین ئەفسەرێکی هاتوچۆ ئاماژەی بۆ کرد کە ئێمە چین لەگەڵ ئەو پۆلیس دارستانە بەڕێزانە ماوەیەکی زۆر ئەبڕین بە شەو یاخود بە ڕۆژ زۆر جار بە شەو بۆ سەرما و بۆ ناڕەحەتی و هەڵزنان بەسەر ئەو شاخ و ڕاکردنە تا یەک دوو تاوانبارە گرین بەڵام دوای ئەوە کە شەوێک نامێنێت دەوێن کەم درای غرامە ناکرێ و سێرەکەی لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتیەکە ئێمە پەیوەندی کۆمەڵاتی خۆمان لەگەڵم ڕاوچیاتێکە دێن بەڵام دوای ئەوە لەسەر ئێمە زۆر بە تەبیعی بەرەدرێ ئەوەتەمە جێبەجێ نەکردنی پرۆژەکەیە و دوای ئەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەت و ڕێکخراوانەی کە تایبەتن بە چالاکی ژینگەیەوە ئەتوانێت گرنگی زۆر بە ژینگەی بدێ ژینگەوەکو ئاماژەمان پێ ژینگەکەمان ئەوەندە پیس نییە کە نەتوانین چارەسەری بگەین ماوەسە لە کۆتاییە بە کورتیەگەر بکرێت چالاکی ژینگەیەکان لە چه ئاستێکدان ئێوەش بەرپرسی نوێنەرایەتی ڕێکخراوی سروشتی کوردستان لە پارێزگای هەڵەبجە چالاکیە ژینگەیەکان لە هەڵەبجەش چۆن چۆنین و لە چه ئاستێکدا بەڵێ مامسە زۆر جارە بینین ئەڵێ بەتابەت ڕێکخراوە ژینگەیەکان ئەمڕۆستان بە پاکردنەوەی ناوچەیەکی گەشت و گوزاری ئەمە وەکو یعنی ئەوەی کەوا پاڵنەرێک بۆ خەڵکەکە تەبیعیە یان بەڵام من هەمیشە ئەڵێم لە گرنگی کارەکەم ناکەمەوە یعنی خۆشمان بەردەوامە بێ ئەو کارە بکەین بەڵام لە ئەساسا ئەمە ئیشی ڕێکخراوێک نییە کە تو ئەمڕۆ بە ناوچەی گەشت و گوزاری پاکەکەیتەوە ئەگەر بێت تاکەکەت هۆشیار نەبێ دوو ڕۆژ دواتر وەرە سەیرەکەی تەبیعیە بە هەمان جۆر پیس بۆتەوە کەواتە ئێمە بێ هۆشیارێکی زۆر بچەسپ بین کەواتە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەتابەت ڕێکخراوە ژینگەیەکان ئەرکی سەرشانیانە کە بە درێژایی ساڵ و بە تایبەت لەم ڕۆژانەیە کەەوە ساڵ ڕۆژی ژینگەی کوردستانە گرنگی بە ژینگەکە بدەن لە ڕێگە بڵاوکردنەوەی چەندین بابەت و لە گۆڤار و ڕۆژنامە زانستیەکانە هەروەها بڵاوکراوە و لە ڕێگەی پۆستەر و فلێکس و کارتی ڕێنماییەوە هەروەها ئەنجامدانی توێژینەوە ئەگەر توێژینەوەکان ناوچەیش بێ توێژنەوەی لەسەر شارێک و لەسەر ناوچەی گەشت و گوزاری بێت لە کۆتاییە شتێکی جۆمان بۆ بەرەمەیەنەیە گشتگیری کوردستان هەروەها چاندنی ژمارەیەکی زۆر درەخت بەداخەوە لە هەندێک شوێنە درەختەکان ئەچێنرێ بەڵام دوای خزمەت ناکرێەوە لە هەندێک حاڵەتە شارەوانی ڕێ من ناتوانم تەنانەت ئاودێرانی ئەمانە بگرمە ئەستۆ لەوەیە لە بە درێژایی ئێمە لە مانگی شەشەوە بۆ مانگی نۆ ئەو سێ چوار مانگە ئاودێرانمان بوێ تقریبا ناگات دەجار ینی شارەوانی ناتوانێت ئەم درختانەمدا بۆیە داوا لەو ڕێکخراوانە ئەگەین کەەوە ئەو ڕۆکانەی ئەچێنرێ ئانێژرێ ڕەزامەندی شارەوانی لێوە بگیرێ بۆ ئاودانی ئەگەبێت و شارەوانی ئەم ئاوی ئەم بەرەومان درختانەدا ئەگەر خزمەتیان نەکە ئەو کاتە بێ ڕێکخراوەکان بە هەمومانەوە سیر بگەن ئەگەر خۆمان توانامان هەیە خزمەتیان بگەین ئەو کاتە گرنگی بە چاندنی ئەم درختانە بدەین زۆر بەڕێز ئوسامە شەرەف ئاوسای زانکۆ بەرپرسی نوێنەرایەتی ڕێکخراوی سروشتی کوردستان لە پارێزگای هەڵەبجە سوپاس دەکەین وەندەمان کردی وەڵا بەرزان خۆشەویستان لە ماوەی ڕابردووە لەگەڵ مامۆستا ئوسامە شەرەف قسە باسمان کرد لە سەر ڕۆژی ژینگەی کوردستان کە ڕۆژی 16 چواری ساڵێک دانراوە و هیوادارین کە ژینگەیەکی جوان و پاک و خاوێن و دروستمان هەبێ تێدا بتوانین ژیانێکی باش و دروست ئەنجام بدەین. بەرزان سپاس بۆ پیسەریتان بەرنامەکە لە پێیجی دەنگە گرتو ڕادیۆ هەڵەبجەشی دەتۆری وڵاتی فەیسبووکەتوان بیسەر بن. سپاس بۆ برای دەرهێنەر کاکتارێک لە کۆنتڕۆڵ ڕێزی پێشکەشکار محەممەد ئیبراهیم خۆڵ بکەن تاوەکو بە یەگەیشتنەوە لاڵقەیەکی بەرنامەی میدیا ترافیک بۆ خواتان لەسپێرم خواتان لەگەڵ